جێبەجێ کرا. دامەزراندنی ئەم وێستگەیە بە پێچوونی 1 ملیار و 375 ملیۆن دینار لە ماوەیەکی کەمدا بە هاوکاری و کارئاسانی خودی جەنابی وەزیری کارەبا و ساپە بەڕێزەکەی هاتە ئەنجامدان. لێرەشدا بە پێویستی دەزانین سوپاسی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین کە هاوکار و پاڵپشتی سەرکەوتنی جێبەجێکردنی پرۆژەکە بوو کە سوودی بۆ تەواوی دانیشتوانی شاری سۆران و قەزا و ناحیەکانی دەوروبەری هەیە. میوانە بەڕێزەکان، بە ئیشپێکردنی وێستگەی پردی حافظ گرفتەکانی بارزۆری و کەمی ڤۆڵتی چارەسەر دەبێت و هەروەها کۆمپانیای ئیدیۆم ئامادەیی تەواوی تێدایە بە پرۆژەی دیکەی کارەبا لە خزمەتی خەڵکی کوردستان و ئاوادانی کوردستاندا بێت. هەروەک چۆن لە پارێزگای سلێمانی لە پیرەمەگرون وێستگەیەکی کارەبای لە جێبەجێکردندایە و لە پارێزگای دهۆکیش چەند وێستگەیەکی دیکەی کەوتۆتە قۆناغی جێبەجێکردنەوە. بەڕێزان، وەزارەتی کارەبا لە قەیرانی دارایی هۆڕای ئاستەنگ و گرفتەکان و زیادبوونی ژمارەی هاوبەشانی کارەبا و هەڵکشانی خواست لە پرۆژە و کارەکانی بەردەوامە. ئێستاش بەڕێز وەزیری کارەبا ئەندازیار کەمال محەممەد ساڵح با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ناوی خود مازن و دلوبان برز که هلگرد سرپرشتیاری اداره سوران آمده بوین هجا صلابت خود سر و همیابن جیدل خوشامه ابروجیر چافدریا رزدار جناب سروک حکومت حریمه کردستانی کای مسرور بارزانی ام پروژه که دیش پروژه وزارت کاربه پیشکشی خلق اداره سربخوی سوران بکن پروژه پیکاتیش دابین کرون و دامزراندن ناویزگاه که گروک 25 MVA شلای کمپانیا ایدیوم و هاتیه جێبەجێ کردن ماوەیەکی قیاسیدا بگوژمی 1.3 ملیار دینار. ئەم دەستخۆشیە ستافێ کۆمپانیەکەن تایبەت برای هێژا حەجی ئەحسان و خودانی کۆمپانیە و سەرپەرشتیەکە مباشر سەردی پرۆژەی کردیە. بەڕێزان، هەر دەستپێکا vê kabînê اهتمامك إيجار مزن شلاي أنجمني وزيران تايبت جناب سروك حكمته بابت كهرباء هاتيا دا وهل سدي أساسي بلان وزارة كهرباء مال سر هر چهار سكترين سركي دارشتينه اتوار برامينانا كهرباء دا 2400 ميگاوات وكو گريبست ده كابينه دا هاتينه كرن جورا جور بوينه شوانا سولار و شوانا آب و شوانا کمباین سایکل و فلر گاز و حتی نکه ادوی ماوی و کابینه دا 1009 مگاوات شوان 2400 یک کفتنه ادکاری دا از 500 مگاوات الوازیان و 300 مگاوات الخوات و 165 مگاوات الگرمیان و 38 مگاوات الدیرالوک و 329 دهوک و حبل و سلیمانیه. هر وسا ماوی و کابینه دا 53 پروژه جورا و جور اتواره گواستنه دا هاتینه انجام دان و شین بیجم زوربه هر زور 95 صد شوانجی کفتنیت خدمت دا اتواره و گواستنه دا وکو محطات وکو موبایل هر وسا خطوط 132 کیدی و 33 53 پروژه بوینه بوجم 302 میلیون دلار ابا همیه تاتنیه جیبجی کنو کفتنیت خدمت خلق مدان هر وسا اتواره دا بشکرنا کاربه دا زیرتش 2262 پروژه ارگوجم 162 میلیارد یتاتنی انجام دان و هم یک کفتنیت خدمت خلق مدان هر وسا اتوار کنترل کردن کاربه دانانا پروژه پیور زیرک کو گوجم 205 میلیون دلار و تخصیصات اتنی کردن و 95 ساده کار ابی پروژه ابدیمایی کاتیا و استفاده که یک جار مزن جی هاتیا دیتن هر وسا راکدنا زیرتش 39000 سرپیچکار کو سکتورین هرمی ادوی مویدا هاتنه کردن و تفعیل کردن سیستم پریپید کو چندین سیتی بخواه گرتینا و هر سال چندین جهدی تریجی کارت تا کردن انجامت اکجار باش هبونه انجامت اوا پروژه تاتینه انجام دان را گرنا چند
مولدات کو زیادتش 182 مولدات عملاق خطان که کارت کردن او همیت هاتن را گرتن کاربا که 24 ساعتی یا بو و ستیاحاتی دابین کردن هر وصا او زیاده روی سر اواتورات هاتن کردن او جیت هاتن دستین شان کردن او قرن سر و اولاتیت هاتن دستین شان کردن ده هاته کی باشتر یک کفتی البردست وزارت در انجام اوی دهاتی پروژه همیتنا انجام دان برزان اوه سر آسته حرمی بس که ام تنه بحث اداره سر بخویا یا سوران بکن چت ماوی کابینه دهاتی کرن از بیشم هر اجبر کو او احتمام جناب سروک حکومت و کابینه بدبر دای پیکنانا اداره سر بخو نتنه نبونه بلکی چندین کارت مزنجی بحات نکرن اگه ام بحث وار کاره بکن دامزناندن اوزگاه که 100 مگاواتی کل جیر جبرجه کردنه السوران دیتا انجام دن هر سال چندین پروژه دیترت واره و گواستنه دا و تمام بوینه و کفتنیت خدمت خلکی دا شوانا اوزگاه شیروان مزن بویا یعنی شیروان مزن و هر وصا ابا پرده حافظ و دابین کردنا محاوله بو چومان و بو سیدکان هر وصا دامزناندنا هیلن 132 کیبینا برای شقلا بو سوران بو چومان و حاج عمران کو پروژه دیمایی که داره کو همشه بیشتر نوت ساده پروژه یا حتی جلوی کرن انجام دانا زیادتر 35 پروژه تواره دابش کردن دام اما همی تنی اما اداره سر بخواز یا سوران کو همشه بیشتر زیادتر 23 میلیون دلار بونه کلفت پروژه و هر روز 25 میلیون دلار جبونه برزن ولی چه بی جه بسیاره آیا پروژه همیتنه انجام دان و وکو روشا کاره به برف باشتی نچویه اما وکو جیر خانه یا تیتا دانان اساس ایک بو تیتا دانان اما دیتر دم جمعین هبونا کاره به اعتماد سرکی السر تولیده او جیر خانه وکو تولید ما هی وزارت کاربا هریمه 7400 مگاوات کاربه بله اوید کاری دا تنه 3500 مگاوات او جیش بر بابت سوتمنی چونکه اعتماد ما سرکیل سر بابت غازه اب جوری دیتره سوتمنی تکلیفه کماستر السر حکومت کبن چونکه اولویت اوی کابینه نهه او دابین کردن موچا و پیشکش کردن خدمتا لو ما بو ابي بابتي جي بروجي كشانا هلا بوريا غازي بو وزجها دهود کار دا امیدن کل دست بکا سالا بیت ابدی مایک بیت هندکش اوان کشید ما چاره سر بنو ام برف کارا کا باشتر بچن الوری انجه هندکو ام اشارتی پیدن انجام دانا ابا پروژه چندین گرفت هبوینه اگه پشتوانیا سروکن یکین اداری را باینا کو ام دست خوشیه الجناب سرپرشیات كانوا قيم مقام ومدير ناحية وهميا البروجيت وزارة كهرباء كنا خدان وبوينا سبكو امشين ابا بروجا بيشكيشوان كان ام سوباسيا ايك ابان برزات كان هروسا سوباسيا طالبات بوستاف وزارة كو هرش گربستا و شپلانه و اشرافه و بگواسنه همیا و کاری که یک جار باش و کو یک تیم سرکرینه حتی ما شیا اوا پروژه همیا پیشکشی خلق خواب کن جاره کدی تل پیروز خلق دوره و انشالله امیدن کل وقت کی نزدیک ده پروژه ماستر جی اینا بکرن جاره کدی تل سپاسیا آماده بون عوض کن زور سپاس زور سپاس بۆ وەزیری کارەبا هەندازیار کەمال محەممەد ساڵح بۆ پێشکەشکردنی وتارەکەی ئێستاش داوا لە بەڕێز هەڵگرت شێخ نەجیب دەکەین سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بفەرمووە بۆ پێشکەشکردنی وتارەکەی بناوی خوای گەورە و میهرەبان برای بەڕێزم کاک کەماڵ وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان میوانانی قەدرگران
ئەم کاتتان باش. ئەمڕۆکە خۆشحاڵم جارێکی دیکە لە بەشداریکردن لەکردنەوە یەکێک لە پرۆژەکانی کارەبا لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئەویش وێستگەی حافز کە ئەم بۆ کارەکرێتەوە بە هەبوونی ئەم پرۆژەیە و بە دەست بەکاربوونی ئەم پرۆژەیە بە تەحدید کێشەی کەمی ڤۆڵتیا کە کێشەیەکی سەرتاسەری ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە بەما کێشەی سەرەکی ناحیەی قەسرێ و ناحیەی وەرتێ چارەسەر دەبێتن بە چارەسەرکردنی ئەم دوو ناحیەش بە دڵنیاییەوە بارگرانی لەسەر ناوچەکانی دیکەی و سەر قەزا ناحیەکانی دیکەی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش کەم دەبێتەوە. بەڕێزان جەنابی وەزیر باسی لە وردەکاریەکانی ئەو پرۆژەیە و پرۆژەکانی ڕابردووی کارەباش کرد لە ئیدارەی سەربەخۆی سۆران. هەر لە دەستپێکی هەبوونی ئەم ئیدارەیە لە 2 ساڵی ڕابردوو ئێمە شۆرشێکی ئاوەدانیمان دەست پێ کرد بە جێبەجێکردنی پرۆژەکان لە هەموو بوار و لە هەموو سێکتەرەکانی ڕێگاوبان و کارەبا و ئاو. بە دڵنیاییەوە ئەگەر پرسیاری ئەوە بکەن ئایا ئەمە لە تموحی ئێمەدایە لە تموحی هاوڵاتیانماندایە ئەمە بە دڵنیاییەوە دەڵێن نەخێ لە تموحی ئێمەدانی ئێمە دەمانەوێت باشتر و باشتری بکەین. بەڵام ئەوە جێگای دڵخۆشی ئەوەیە کە دوای هەبوونی ئەم ئیدارەیە بە پاڵپشتی ڕاستەوخۆی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسعود بارزانی ئێمە توانیمان زۆربەی ئەو پرۆژانەی کە لە ساڵانی ڕابردووشەوە لە ساڵی 2014ەوە ڕاوستا بوون دەستیان پێ بکەینەوە پرۆژەی زۆر نوێتریش لە ئەم دەڤەرە بکەین. ئێمە پارساڵ ئەو پرۆژانەی کە لە هەموو بوارەکانمان جێبەجێکردن و بەتابەتی ئەوەی کە جێگای دڵخۆشی ئەو پرۆژانە بوون کە لە سنوورەکانی گوندەکان ئێمە جێبەجێمان کرد. بەڕێزان سنووری جۆگرافیای ئیدارەی سەربەخۆی سۆران سنوورێکی بەرپراوانە کە زیاتر لە 5700 کیلۆمەتر دووجا بە بەرابر لەگەر شوێنەکانی دیکە. ئەو ڕێژە دانیشتوانە بەسەر هەموو ئەو ناوچە و گوند و قەزانە دابەش بووە لەوانەیە لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە بە شێوەیەکی بەرچاو دیار نابێتن، بەڵام ئەوەی ئێمە کە دەستمان پێ کردووە ئێستا بەرنامەمان هەیە بۆ ئەو شوێنانێک کە زیاتر پێویستیان بە جێبەجێکردنی پرۆژەکان هەیە. ئەوەی جەنابی وەزیر ئیشارەتی پێدا لە بابەتی کێشەی کارەبا، هەندێک کێشەی کارەبا هەیە، کێشەیەکی گشتی هەرێمی کوردستانە و هەندێکیشی تایبەت بە ئیدارەی سەربەخۆی سۆرانە. ئەوەی کە تایبەتە بە تەواوی حکوومەتی تەواوی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر کراوە و کاری جدیشی لەسەر دەکرێتن و هیوادارین بەرەو باشترش بڕواتن و چەندین پلان هەیە کە من لە نزیکەوە ئاگادارم پلانی استراتیژی هەیە بۆ ئەوەی بتوانین چۆنیەتی ئیدارەدانی ئەو بڕە کارەبایی کە لە وەزارەتی کارەبا بەرهەم دەهێنرێتن کار لەسەر بکرێتن. چونکە زۆر جاران ئەگەر بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووش بکەین لەوانەیە ڕێژەی کارەبا ئەگەر بە بەراورد بە کوسەعات بکەین ئەگەر باس لەوە بکرێتن کە کەم بوویتەوە، بەڵام دەبێت ئێمە بەراوردی بەرهەمهێنانی کارەبا بکەین لە ساڵانی ڕابردوو لەگەڵ ساڵانی ئێستا. ئەوەش بە زیادبوونی ژمارەی بەشداربووانە کە لەوانەیە حکوومەتی هەرێم بە هەموو ئەو قەیرانەکە وەکو پێویست بەبەر ئەو زیادبوونەوە ڕێژەی بەشداربووان بکاتن بە بەرهەمهێنانی کارەبا. بەڵام ئەوە جێگای دڵخۆشیە پلان استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسەیە کە بێگزاری کێشەی کارەبا چارەسەر بکرێتن، کە ئەوەش بە چەند پلان و بەرنامەیەکی استراتیژیە کە ئێستا کار لەسەر دەکرێت و بەخوری جەنابی سەرۆکی حکوومەت چاودێری ئەو پرۆسەیە دەکاتن. و ئێمە لێرەوە دڵنیای بە هاوڵاتیانی دەڤەری ئیدارەی سەربەخۆی سۆران دەرێن کە لە جێبەجێکردنی پرۆژەکان بەردەوامیمان دەبێت لە ماوەیەکی کووردا جارش کە دەست بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەکەین کە ساڵی ڕابردووە هەندێکمان کردبوو تەواو نەکرابوون و پرۆژە نوێیەکانیش دەست پێ دەکەینەوە و هیوادارم جارێکی کە بتوانین ئەو شۆرش ئاوەدانیە کە دەستمان پێ کردووە لەو 2 ساڵی ڕابردوو بەردەوامیان پێ بدەین لە خزمەت هاوڵاتیان دادین. هاوڵاتیانی ئیدارەی دەبەری سۆران ئەوانن کە شایەنی خزمەتی زیاد و زیادتریشن و لێرەوە دەمەوێت بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە پاڵپشتێکی ڕاستە و خۆی جێبەجێکردنی ئەو پرۆژانەیە و زۆر بەپەرۆشە بە بەردەوام لەسەرهێدا لەگەڵ ئێمە کە چۆن بتوانین خزمەتی ئەم دەڤەرە بکەین. و سوپاسێکی تایبەت بۆ وەزارەتی کارەبا و خودی جەنابی وەزیری کارەبا
کە لە دوو ساڵی ڕابردوو لە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران هاوکاری پاڵپشتێکی تەواوی ئێمە بۆ و هەموو ستافانی وەزارەتی کارەبا کە بە بەردەوام پاڵپشتمان بوونە و سپاسی کۆمپانیا جێبەجێکاریش دەکەین کە لە ماوەیەکی کورت توانیان ئەم پرۆژەیە بێخنە بواری جێبەجێکردن و بگەوێتە خزمەتی هاوڵاتیان. جارێکی دیکە پیرۆزبایی لە خەڵکی دەبەری سۆران دەکەین بە هەبوونیەوە پرۆژەیە و پەیمانیشان پێدرێن ئێمە پرۆژەکانمان زیاتر و زیاتر دەبێت و بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانە لە هەموو سێکتەرەکان لە سێکتەری کارەبا چکە کێشەی ئامان هەیە، کێشەی کارەبا، کێشەی ڕێگاڵدانیش کە وەکو باسم کرد ناوچەی دەبەری سۆران ناوچەیەکی بەرفراوان و شاخاویە. جارێکی کار زۆر زۆر سپاس دەکەم، سپاسی ئامادەبوونتان دەکەین و سپاسی جەنابی وەزیریش دەکەین بۆ ئامادەبوونی ئەمڕۆکان. زۆر زۆر سپاس و کوردستان هەر ئاوادان بێت. زۆر سپاس بۆ بەڕێز هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڕێزان ئێستا کەش داوا لە بەڕێزان وەزیری کارەبا و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و میوانە بەڕێزەکان دەکەین با بفەرمون بۆ پیشپێکردنی وێزدەی پردی حافز.